زۆربەی ئەو سکاڵا یاسایانەی لەسەر کەرتی نەوتی و ئابووری هەرێم لە دادگا نێودەوڵەتی و نێوخۆییەکان تۆمار کراون بە زیانی هەرێم و لە بەرژەوەندی عێراق کۆتاییان پێهێنراوە. تا دوجار سکاڵای یاسایی بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێم و گەڕانەوە بۆ بەغدا. خۆی هەموو ئەو گرێبەسانەی کراوە لە زروفێکی تایبەتە کراوە کە هەم عێراق بودجێ هەرێمی کوردستانی ڕاگرتووە، هەم هەرێمی کوردستان لە شەڕ بووە لەگەڵ تیرۆریستانی داعش، هەم یاسای نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ دەوڵەتاکە. یاسای نێودەوڵەتی کە دەرچووە لەسەر بنەمای دەوڵەتەکان دەرچووە، لەسەر بنەمای هەرێمەکان دەرنەچووە. بۆیە کە شتێک ئەکەوێتە لایەنی یاساییوە، یاسای نێودەوڵەتی زیاتر حەق بە دەوڵەتەدا نەک بە هەرێمەکان. لە ساڵی 2014 کاتێک کەشتیەک نەوتی هەرێم گەێنرایە ئەمریکا، پارێزەری وەزارەتی نەوتی عێراق سکاڵای تۆمار کرد و کەشتیەکە بە ناچاری گەڕێنرایەوە. لە ساڵی 2017 هەرێم سکاڵایەکی لە بەرامبەر کۆمپانیای دانەغاز دۆڕاند و ناچار کرا بە قەرەبووکردنەوەی کۆمپانیاکە بە 2 ملیار و 200 میلیۆن دلار. لە مانگی 2 ساڵی ڕابردووش دادگای فیدراڵی عێراق بڕیاری لەسەر نایاسایی بوون و نادەستوری بوونی کەرتی نەوتی هەرێمدا. دۆڕانەکانی هەرێم بەردەوامیان هەبوو. لە مانگی یەکی ئەم ساڵیش سکاڵایەکی عێراق لەسەر تورکیا لە دادگای ناوبژوانی پاریس لەسەر نەوتی هەرێم بە یەکجاری نەوتەکەی ڕاگرت. جیاواز لەو سکاڵایانەی لەسەر هەرێم تۆمار کراون، چەندین سکاڵایتر لەسەر هەرێم هێشتا لە دادگاکان ماون، وەکو سکاڵای کۆمپانیای گەنەڵ ئێنێرژی کە لە دادگای لەندەنە. هەموو دەوڵەتە فیدراڵیەکان ڕاستیە چەنە فیدراڵیەتە، چەنێ پێدانی دەسەڵاتە گشتەکانیان یەک و تەشریع و تەنفیزی و قەزایی، بەڵام ناتوان گرێبەستێک ئیمزا بکەن کە ئەنسوری ئەژنەبی و ڕەگەزی بەیانی تێدا بێ. هەرچەندە سکاڵای یاسایی بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێم کە پێشتر سربەخۆیانە و بێ ڕەزامەندی عێراق نەوتەکەی دەفرۆشت، بەڵام پێشبینی دەکرێت سکاڵا یاساییەکانی تر گرفتی تریان بەدواوە بێت. بێگومان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان سەروەری یاسایی نەبووە لە ئاستی نێودەوڵەتی لە فرۆشتنی نەوتە. ئەو نەوتەی کە فرۆشتوتی لە بەندەری جیهانی تا بەندەری جیهانی بەڕێکەوتن بووە لەگەڵ تورکیا، بە بۆری براوەتە تورکیا، لە تورکیاوە براوەتە بەندەری جیهانی، لەوێ بە شێوەیەکی نیمچە قاچاق فرۆشراوە بە کڕیاران. یعنی ئەوە نەبووە نەوتێکی با بڵێن بە شێوەیەکی یاسایی سەروەری یاسایی هەبێت وەکو دەوڵەتان بفرۆشتێ. سەرباری فشارە یاساییەکانی سەر هەرێم و دۆڕاندنی سکاڵاکان، بەڵام بەرپرسانی هەرێم دەڵێن بیرەنەوتیەکانی هەرێم تازەن و دوای ساڵی 2023 لێدراون، بۆیە گرفتی یاسایی و دەستوریان نییە لە کاتێکدا بڕیارەکانی دادگا بە جۆرێکی ترن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.